ساڵتان لێ بێت بینەرانی کورسات ویسمنە ڕۆتۆفیقم بەڵخێم شەوی پانۆرەما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر عێراق لە بەردەم پێشاتی سیاسی و یاساییدا. ئێستا دۆخی عێراق بە دۆخێکدا تێپەڕە بێت کە تا ڕادەیەک چەقبەستووە. ڕاستە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران چەند جارێک سازدراوە. کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسیەکان چەند جارێک سازدراوە. دانیشتەکانی دادگای باڵای فیدرالی عێراق لەسەر کۆمەڵێک کەیسی یەکلاکەرەوە سازدراوە، بەڵام ئەمانە هەمووی ناکاتەوەی کە بڵین عێراق لە ڕووی سیاسی و یاساییەوە کراوەیە و لەسەر ڕێچکەی ئاسایی خۆی دەڕوا بەڕێوە. ئەوەی کە عێراقی گەیاندووە بەم دۆخە چێ؟ لایەنە سیاسیەکانن یاخود دەستوری هەمیشەیی عێراقە کە لەلایەن سەرجەم لایەنە سیاسیەکانی عێراق داڕێژراوەتەوە و لایەن زۆرینەی خەڵکی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە دەنگی پێدراوە. دەستورە کە بۆتە مای دروستکردنی تەنگژە سیاسی و یاسایەکان لە عێراق یاخود نەخێر، ئەمە خودی لایەنە سیاسیەکانن کە ناتوانن ئەو دەستوری یاسایانی کە هەیە لە عێراقدا بە تەواوەتی و بە تەوازن و بە پاراستنی هاوسەنگی جێبەجێ بکەن. دادگای باڵای دەستوری کە چەند بڕیارێکی دەرکردووە تاوەکو ئێستا هەندێکی لە بەرژەوەندی زۆرینەی لایەنەکان و هەندێکیشی بە زیانی هەندێک لایەن کەوتوتەوە تا چەند دەتوانیوێتی هاوسەنگی بپارێزێەوە، تا چەند دەتوانیوێتی ئەم دادگایە دەستور و سەروەری عێراق بپارێزێ. زۆرێک لێ یەکەن کە خۆی دادگاکە نادەستوریە. ئەگەر نادەستوریە چۆن نەتوانێت ئەم بڕیارانە دەربکە؟ کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق جارێکی دیکە کامڕۆ ساز کرایەوە بۆ دەنگدان بە کردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆککۆمار تا چەند ئەتوانێت دەرگایەکی دیکە بکاتەوە بەڕووی لایەنە سیاسیەکانە بۆ دروستکردنی گفتوگۆیەکی سیاسی کراوەی فراوان بۆ دەرهێنانی عێراق و سەرجەم لایەنە سیاسیەکانی لەو چەقبەستوی تێکەوتووە. ئەم شەو گفتوگۆکەینە سەرم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک سیروان حەمەڕەشید، چاودێری سیاسی کە لە سۆدوێ لەگەڵمە بەخێربی کاک سیروان. هەروەها برای بەڕێزمان کاک کاروانی یاروێز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە بەغداوە لەگەڵمانە. کاک کاروان سڵاو دەیەوێت سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم. ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران کرا. دیارە بە زۆرینەیەکی دەنگدان لەلایەن ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانەوە کە زیاد لە 203 دەنگ بوو، جارێکی دیکە دەرگای خۆپاڵاوتن کرایەوە بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق. ئەمێ لێرەوە دەست پێ بکەین. ئەمەی کە ئەمڕۆ دەستی پێکرا توانین بڵین ئەو چەقبەستوی کە لە ماوەی ڕابردوودا هەبوو لە پرۆسی سیاسی عێراق تا ڕادەیەک ئەیڕەوێنێتەوە و گفتوگوی نێوان لایەنە سیاسیەکان دەست پێکاتەوە کە لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقی داین. بەڵێ زۆر سپاس. لە ڕاستی ئەم دانیشتەی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بە تایبەتی دوو بڕگە بوو کارنامەی کۆبوونەوەکە. بڕگە یەکەم تێپەڕەیە کە بریتی بوو لە دیسانەوەکردنەوەی دەرگای خۆپەڵاوتن دوایەوەی کە دادگای ئێتیحادی لەسەر تانەیەکی پەرلەمانتارێکی سربەخۆ دووبارە کردنەوەی دەرگای خۆپاڵاوتنی لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانەوە ڕەت کردەوە. بڕیارەکەی دادگا تایدا هاتبوو کە ئەنجومەنی نوێنەران لە بری ئەوەی کە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران بە بێگەڕانەوە بۆ نوێنەران یاخود بۆ ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەرگای خۆپاڵاوتن بکەنەوە دەبێت لە دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانە بخرێتە دەنگدانەوە. خرایە دەنگدانەوە و شتەکە ڕۆیشت. بەڵام ئەوەی کە ئایا ئەمە ئەتوانێت دەرگایەک بکاتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان، پێم وایە ئەمە خۆی بەشێکە لەو ململانیانەی و بەشێکە لەو با بڵێن ناکۆکی لایەنە سیاسیەکان کە گەیشتوتە بنبەست و ڕێگاکان لە هەموو لایەکەوە داخراوە بۆ ئەوەی بگەن بە ڕێکەوتن. لە ڕاستی ئەم هەنگاوەکانی تر کە ئەنرێن هیچکان لەمانە ناتوان دەرگاکانی چارەسەرکردن بە ڕووی دۆخەکە بکەنەوە. ئەوەی کە دەرگای چارەسەرکردن بە ڕووی دۆخەکە کاتەوە گفتوگۆی لایەنە سیاسی عێراقیەکانە لەلایەک هێزە شیعەکان ئیتاڵی تەنسیقی و ڕەوتی سەدر لە نێوان خۆیان ڕێکەون و لەلایەکیش یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆککۆمار ڕێکەون و کێشەکانیان چارەسەرکەن. بەڕێی ئێمە ئەمە ڕێگە چارەی گونجاوە. ئەمەی کە ڕۆتیناتی دەستوریە سبەینێ دەرگای خۆپەڵاوتن دیسانەوە کرێتەوە. هەندێک لەو کاندیدانە کە بۆ جاری دووەم پێشکەش کرابوون دادگای
فدراڵی پێشتر ڕەدی کردەوە ئەمڕۆ پەرلەمان لەسەر ڕۆشنایی بڕیارەکەی دادگای فدراڵی دیسانەوە دەرگای خۆپەڵاوتنی کردەوە 3 ڕۆژ دەرگای خۆپەڵاوتن یان یەکشەمە تا سێشەمە کراوەیە ئایا کاندیدی تازە خۆی تۆمارەکە یاخۆدنە پرۆسەکەرەوەیە دوایەوە ئەو تەوقیتە دەستوریانەی کە هەیە مەسلەی تەزیلکردنە 3 ڕۆژ تەزیلکردنی کاندیدەکان مەسلەی وردبینی ناوی کاندیدەکانە مەسلەی ڕاگەیاندنی ناوی کاندیدەکانە و 3 ڕۆژ بۆ ئەوەی کە تانە لە ناوی کاندیدەکان بدرێەوە دواتر ئەو 3 ڕۆژەی کە لە بەردەم محکەمەی ئیتیحادی ئەگەر هەر کەسێکتانەی هەبێت لەسەر ناوەکان لەبەرەوە ئەمە تەنها درێژکردنەوەی کاتە یاخود درێژکردنەوەی ململانیەکانە ئایا لایەنە سیاسیەکان ئەتوانن کەڵک لەم 15-20 ڕۆژە وەربگرن کە بەهۆی دووبارەکردنەوەی دەرگای خۆپەڵاوتن دێتە ئاراوە پرسیارەکە ئەمەیە من پێم وایە وەکو خودی پرۆسەکە ناتوانێت دەرگای چارەسەر بکاتەوە. دەست خۆش کاکەڕوان دێم و خزمەت جەنابەت کاک سیروان وەکو کاکەڕوان ئاماژەی پێدایانی ئەم هەنگاوی ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەران ئەگەر ینی زۆر کەس وەکو چاودێرانی سیاسی بۆ تەماشای بکەن کە جارێکی دیکە کردنەوەی دەرگایە بەڕووی لایەنە سیاسیەکان بۆ گفتوگۆیەکی ئاوڵاو فراوان لە نێوانیاندا و گەیشتن بە ڕێکەوتنێک لەسەر زۆربەی پۆستەکان و لە نێوێندا سەر کۆمار و هەروەها دوجار ڕێستنەوەی نێوماڵی شیعی لەسەر ئەنجومەنی وەزیران سەرۆکوەزیران پێ دوایە ئەم هەنگاوە ئەو دەرگایە کاتەوە لە نێوان لایەنە سیاسیەکان و لایەنە سیاسیەکان درێک بە واقعی ئێستای سیاسی عراقەکەن کە چەندە چاق بەست و چەندە وێرانە؟ بەڵێ ڕاستیە من سوپاسان دەکەم سڵاو ڕێزمەیە بۆ بینێرانی کورسات و بۆ کاکاروانیش ڕاستە دەمەوێت پێشەوەی بچمە وڵامی پرسیارەکەی بەڕێز دەمەوە ئەمڕۆ بخوازانی ئێمە لە ساتێکی مێژووی داخسە دەکەین کە ساتی بڵین ڕاپەڕینی ساڵی 1990 بوو دەمەوێت دوو ینی گزارش لە دوو ڕابکەم ینی بۆچوونی خۆبکەم یەکان ئەوەیە کە بەداخەوە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بکەم یەکەمیان دووەمیشان ئەوەیە بەڕاستی بەداخەوە ڕاپەڕین نەیتوانی لە ئاست داخوازیەکانی خەڵکی کوردستاندا بێ و ئێستا کە دەبینین دوای 31 ساڵ خەڵکی کوردستان بەدەست کۆمەڵێک کێشە و مەعانات و قەیرانی یەک لە دوای یەک گیرۆدەیە کە ئەمەش بەرەنجامی ئەوەیە کە دەسەڵات خەڵک لە دەسەڵات ینی دۆردۆنگە و بەڕاستی ڕخنێکی زۆری لە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانەیە و لە هەردوو زۆنەکە زۆنی باڵێن زەردی و سەوزیش کە بەداخەوە دەوە ئێستا ئێمە خاوەنی حکومڕانێکی زۆر باش و مۆدێرن بوونای و ڕەشید بووناو کە خەڵک هەمووی بە حماس و بە خۆشیەوە یادی ڕاپەڕینی ساڵی 1970 بکراوە خاڵێکی تریشەوە ئێمە دەبێت قسەی لەسەر بکەین بەڕاستی ئێمە باسەوە بکەین جیهان لە چ دۆخێکدایە ئێمە کە دەبینین جیهان ینی ڕوبەڕووی ینی دۆخێکی زۆر نەخوازرا و مەترسیدار بۆتەوە بە ئەوی بە هەڵگیرسانی شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا و هەموو گەلانی دنیا و هەموو دەوڵەتانی دنیا دەستیان لەسەر دڵیانە بۆی ئەم جەنگە فراوان نەبێت و جەنگی سێهێمی جیهانی هەڵ نەگریسێت کە بەداخەوە ئێمەش بەڕاستی لەو جەنگەدا لەوانەیە ئەگەر دروست ببێ پرشکمان هەم عێراق و هەم هەرێمی کوردستان و هەموو ناوچەکەش دەگرێتەوە بۆیە دەبێ بەڕاستی هەموو لایەنە سیاسیەکانی عێراق و ئێستا کە ئێمە لەبەردەم ململانە و لەبەردەم یەکلاکردنەوەی با بڵین دیاریکردنی حکوومەتی هەر پێکەنانی حکوومەتی عێراقی و دیاریکردنی پۆستی سەر و کۆمارین و ملمانێکی قورسەیە کە ئەمڕۆ پەرلەمانی دوایەوەی کە دادگای فدرالی بینیمان بڵین پەرلەمانی ڕاستپاردەوە کە جارێکی تر دەرگای خۆپاڵاوتن بۆ ینی بابڵۆ خۆ کاندیدکردن بۆ پۆستی سەر و کۆماری ئەو بوو کە بە ڕێژەیەکی زۆر دەنگیەنە کە بەداخەوە بە پێی دەستور بە پێی یاسا پەرلەمان یەک جار مافی ئەوەی هەیە کە دەبێ کەسێک ینی بۆ ئەوەی دەرگای خۆپاڵاتم کات باشە بۆچی دادگای فدرالی ینی ئەم حەقیایەوە بە ئەنجومەنی نوێنەرانی عراق ینی ئەمە مەسەلەکە سیاسی یاخود نەخێر ئەو تێگەیشتووە لە دۆخی ئێستای عراق و لەو دۆخە قورسی کە لە جیاندا گوزەرێک و جەنابەت ئاماژەت پێدا بووە تا ڕادەیەک عراقیەکان ینی هەواهنگ بنەوە بگەنە ڕێکەوتنێک لە نێو خۆیاندا بەداخەوە لە عێراقش و باڵین لە کوردستان باڵین لە کۆی عێراق ئێمە هەمووی دۆسێکە وەکو یەک سێرگەین باڵین لە عێراقدا ینی زیاتر پرسی سیاسی ینی سیاسە زاڵە بەسەر یاسا و دەستور و هەموو بابەتەکانە هەموو ئەو یاسا و هەموو ئەو بڕیارانەی کە هەم دادگای فدرالی هەم پەرلەمانی عێراق هەم ناوەندە سیاسیەکان لە عێراق ناوەندە دەستور یاسایەکان دەکەن زیاتر بۆعدێکی سیاسی هەیە ئەی بۆ خۆمان زانی عێراق لە دۆخێکی نامستەقلدایە هێزە سیاسەکان دڕدۆنگن بەرامبەر یەکتری وەک کێشە و ملمانیان لەسەر پۆست و لەسەر ئیمتیازات هەیە و هاوکاتی
هەژمونی دەوڵەتانی هەرێمایەتی لە عێراق و باڵێن سیاست و بەرژەوەندەکانی لەناو عێراقدا تحکم دەکات لە ململانەکان و لە یەکلاکردنەوەی کێشەکان. من بە بڕوای من ئەم مۆزوعی ئەوەی کە جارێکتر پەرلەمان دەنگیدایەوە بۆی کە کەسێکی تر کاندیدکەم بۆ دەرگای خۆپاڵاتن کرایەوە بۆ هێز و لانە سیاسەکان بۆدێکی سیاسیە و یەکلاکردنەوە و تەصفی ئەو ململانەیە و بە کاکاروان ئاماژی پێدا و درێژکردنەوەی ململانەکانە بە عقارێکی بە بڕوای من عقارێکی زۆر خراپدا دەڕوات لە بەرەوەی ئێمە با بڵێن کە یەکێتی و پارتی دوو هێزی سەرەکین لە کوردستانەوە چارەنووسی با بڵین بەشێک لە هەرێمی کوردستان بەستاوەتەوە بۆ دوێزەوە ئێستا ڕۆژ بە ڕۆژ ململانەکان ناکۆکیەکانیان قورستە دەبێتەوە زەقتە بدەوە و کاریگەری زۆریش دەبێت لەسەر داهاتووی سیاسی هەم کوردستان و هەم عێراق. بۆیە ئەوەی کە پەرلەمانی عێراق بڕیاریدا ئەمڕۆ بڕیارێکی دەستوری نەبوو و بەڵکو زیاتر ئەجندای سیاسی و زیاتر کەشی سیاسی زاڵ و بەسەر بڕیاردان بۆی کە دەرگای خۆپاڵاتن بکاتەوە بۆ کاندید و بۆ هێز و لانە سیاسەکانی تر. باش دەستخۆش کاک سیروان دێمە خزمەتجان کاک کاروان بۆ نمونە ئێستا ئەنجومەنی نوێنەران بڕیاری داوە کە جارێکی دیکە دەرگای خۆ کاندیدکردن بۆ پۆستی سەرۆک کۆمار بکرێتەوە و وەکو جەناب داماژەت پێدا ئەو فترەی کە پێویستە 15 ڕۆژێکە. لە دوای ئەمە پرۆسی سیاسی و قۆناغا یاسایەکان لە عێراق بەچی دەگا؟ ئەنجومەنی نوێنەران یعنی دەبێت کۆبوونەوەی خۆی ساز بکات بۆ دەنگدان لەسەر پۆستی سەرۆک کۆمار و ئەگەر لایەنەکان لە داهاتووە گریمان نەگەیشتە ڕێکەوتنێک بە دیاریکراوی ئێمە کە باز دەکەین کورد ئەگەر نەگەیشتە ڕێکەوتن لەسەر پۆستی سەرۆک کۆمار ئەو پرۆسەیە چۆنە ڕات بەڕاستی؟ ڕاستی ئەوکو لە وەڵامی پرسیاری پێشوشە وتم ئەم بڕیارەی ئەمڕۆی پەرلەمان تەنها کاتەکە درێژەکاتەوە دەرگا لە بەردەم چارەسەرکردنی کێشەکانی پرۆسی سیاسی لە عێراق ناکاتەوە و هەتا ئەگەر ئەم پرۆسەیە بە پێی ئەوەی کە دەستور دیاری کردوەوەی کە ڕیزبەندی دەستوریەکان کە باسم کرد کۆتایی پێبێ کە نابێ لە مانگێک زیاتر بێ دیسانەوە ئێمە کێشەیەکی تر هەیە پێشتر بڕارێکی دادگای ئێتیحادیمانەیە کە ڕێژەی ئامادەبوون بۆ دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار لە ئەنجومەنی نوێنەران پێویستە دوو لەسەر سێ بێەوە بم پێیە ئەبێ ڕۆژی جەلسەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار 229 کەس لە هۆڵی پەرلەمان بن و ئەمەشێک لە کێشەکان ناتوانرێت ئەم نسابە بۆ هیچ لایەک لە جەمسەرەکانی کێشەکە با بڵێن دابین بکرێ بۆیە دیسانەوە ئەگەر لایەنە سیاسەکان نەگەنە ڕێکەوتن لەسەر پۆستی سەرۆک کۆمار و دواتریش لەسەر پێکێنانی کابینەی داهاتووی عێراق بە دڵنیاییەوە نیسابی ڕێژەی یاسایی دانیشتنەکە تەواو نابێەوە دانیشتەکە دیسانەوە ناکرێت بەشێک لە پرۆسەکە بەڵێ بەشێک لە کێشەکە پەیوەندی بە کوردەوە هەیە کە یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار ڕێک نەکەوتن و بەشێکی تری لە ڕاستیە پەیوەندی بە نێوماڵی شیعەکانەوەیە چونکەوە گەزانن هەڵبژاردننی سەرۆک کۆمار پرۆسەیەکە پەیوەستە بە ڕاستپاردنی کاندیدی ڕاستپێدرا بۆ پێکێنانی کابینەی داهاتووی عێراق یعنی ئەم ڕۆژەی کە سەرۆک کۆماڵ دەبژێرێ بۆ ماوەی 15 ڕۆژ دەبێ ناوێکی لە بەردەسا بێ لایەنە سیاسەکان لەسەر ڕێکەوتبن بۆ ئەوەی ڕاستپێرێ بۆ پێکێنانی کابینەی داهاتووی عێراق و تا ئێستا لایەنە شیعەکان کێشەی قوڵیانێ و ناکۆکی قوڵیانێ نەگەشتنە ڕێکەوتنێک لەسەر ئەوەی کە کاندیدێکی هاوبەشیان هەبێ لەم بارەیەوە بۆیە پرۆسەکە دووسەرەیە سەرێکی پەیوەندی بە کێشەکانی نێوماڵی کوردەوە بەشێکی تری پەیوەندی بە کێشەکانی نێوماڵی شیعەکانەوە لەبەرەوە کێشەکە قوڵە و درێژە ئەکێشیە هەتا و کاتەی کە لایەنە سیاسەکانی عێراق ناگەن بە تەوافق و ئەوەی کە باسی حکوومەتی زۆرینەی نیشتیمانیە کرێ لە ڕاستیە کێشەکە لێرەدایە چونکە وازەحە ئێمە بەپێی دەستور ئەم پرۆسەیە بە ئاسانی ناچێ بەڕێوەکو باسم کرد دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار دوو لەسەر سێ ئەوێ ئەمە قورسە بۆ هیچ لایەک لە جەمسەرەکان ئەم ڕێژەیە دابین بکەن ڕەنگە جەمسەرێک بتوانێت دانیشتن پەک بخا بەڵام جەمسەرەکەی تر ناتوانێت دانیشتەکە بەڕێوە باش چونکە وەکو باسم کرد ڕێژەی ئامادەبوون نییە لە بەشێکی تری پەیوەندی بەوەیە لە ڕاستیە لە دوای 2023 و بە تەحدید لە دوای 2005 کە دەستور پەسەند کراوە خوری یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست بەکار بوو مەسەلەی تەوافق پایەکی گرنگی پرۆسەی سیاسی بۆ لە عێراق ئەم پێکاتەئاڵۆزەی عێراق لە ڕووی نەتەوەیی لە ڕووی ئاینی لە ڕووی مەزهبی
پێکاتەیەکە تەنها تەوافقی نێوان پێکاتە سەرەکیەکان ئەتوانێت ئەم لایەنانە کۆ بکاتەوە ئەم لایەنانە کێشەکانیان چارەسەر بکەن لەبەرەوە مەسلەی تەوافق مەسلەیەکی گرنگە بۆ ئێمە بۆ کوردیش بە تایبەتی چونکە ئێمە کورد پێکاتەیەکی لە عێراقا ئەگەر بە تەوافق نەبێ بە ڕێژەی کورسیەکانمان بێ لە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراق ناتوانین مافە دەستوورەکانمان دەستە بەرکەین وە لە نووسینەوەی دەستور وە لە ڕنگڕێژکردنی هێڵە سەرەکیەکانی پرۆسەی سیاسی حکومڕانی لە عێراق لە دوای 2023ەوە کورد ڕۆڵی گەورەی هەبوو لەوەی کە بنەمای تەوافق بچەسپێنێ چونکە بە تەوافق هەم پێکاتە سەرەکیەکانی عێراق ئەتوانن کێشەکانیان چارەسەرکەن و وڵاتە بەڕێوەبان و هەم کوردیش سوود لە مەبدەئی تەوافق وەرەگرێ بۆی بتوانێت مافەکانی دەستە بەر بکەوە بە تایبەتی ئێمە کێشەکانی چەند ڕۆژی ڕابردوو و ئەو کێشانەی کە لە دوای نوێی یەکەوە سەریان هەڵداوە و کێشەکانیان قوڵ کردوێتەوە هۆکاری سەرەکیەکەی ئەوەیە ئێمە لە هەرێمی کوردستان پرۆسەی سیاسیمان خەلەلی گەورەی هەیە پرۆسەی حکومڕانیمان خەلەلی گەورەی هەیە و ئێمە نەمانتوانیوە هەم یەکێتی هەم پارتی وەم ێزولایەنە سیاسەکانی کوردستان تەوافقمان نەبووە و بە یەک ڕیزی ناتوت ناو پرۆسەکەەوە بۆیە هەتاکو ئەوەی کە کورد محکومە بەوەی کە هەرچەندێک ئەم پەرتەوازەیە درێژە بکێشە لە نتیجە بێ کورد ڕێک بکەوە بێ ڕیزەکانی یەک بخاتەوە بەڵام کەوایە کورد ڕۆژێ زووتر بتوانێت خۆی ڕێک بخاتەوە کێشەکانی چارەسەر بکە باشتر دەتوانێت دیفاع لە مافەت دەستوورەکانی خۆی بکە حتا ئەم پارتەوازەیە درێژە بکێشێ لە ڕاستیە قوارەی هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسی گەورە ئەبێتەوە دانیشتنی کە لە بەغدای بە حکومی جەنابەت لە بەغدای ئێمە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا هیچ ئاماژەیەشی ڕوون و مژدە بەخش و هیوا بەخش نییە بۆی کە بە تایبەتی یەکێتی و پارتی ینی کۆبوونەوە بکەن و سازان بکەن و بگەنە ڕێکەوتنێک لەسەر ئەم پۆستە لە بەغدا ئێوە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی کورد بە دیاریکراوی لە هەردوو فراکسیۆنی یەکێتی و پارتی هیچ نزیکیەکە بینن هیچ دۆستایەتیەکە بینن ڕاستە دۆستایەتیتانەیەکو کورد بەڵام لەسەر ئەم پۆستە گرنگە کە پۆستی سەرۆکۆمارە ئێوە ینی بەڕاستی ڕۆیای ئێوە چییە و کارەکانی ئێوە چیە و هەمانجی ئێوە چییە بەڕاستیتان ئەتوانن چی بکەنەوە لە ڕاستی هەموو نوێنەرانی کورد لە بەغا پێیان خۆشە کە کوردێک ڕێز بیە و چونکە ئێمە لە ڕاستیەوە هاتوونێتە ئێرە پێشتریش ڕامانگەیاند و ئەرکی پەرلەمانتاری کورد لە عێراق ئەرکێکە جیاوازترە لە پێکاتەکانی تر چونکە ئێمە هەڵگری قەزەیەکی دەتەوەین و زیاتر لە 100 ساڵە لە چوارچەوە عێراق بە کێشەمانەیە ئێستا بە پێی دەستور ئێمە کۆمەڵێک مافی دەستوری بانێ و توانین شەڕی دەستوری و شەڕی پەرلەمانی و شەڕی یاسایی بکەین بۆ بەدیهێنانی مافەکانمان لەبەرەوە تەسەوەر ناکەم هیچ یەک لە پەرلەمانتارێکی کورد لە عێراقی هەر لایەنێک بە پێ خۆش بێ کە کورد ئێرە پەرتەوازە بێ لەبەرەوە ئێمە لە بەردەم ئەرکێکی چارەنووساز داین و پێشتریش لە ڕۆژی نوێی یەک لە دوای یەکەم دانیشتین پەرلەمانی کورد عێراق کە ئێمە بایکۆتی دانیشتەکەمان کرد ئێمە ڕامانگەیان کە لە بەغا قەرارە دەین دەبێ ئاگامان لەوە بێت تا چەند ئەم قەرارانە لە بەغا ئەم هەڵوێستانە لە بەغا کاریگەری و مەترسی لەسەر قوارەی هەرێمی کوردستان دروست ناکە عێراق و هەرێمی کوردستان بە حکوم من بەوەی کە کاریگەری هاوکێشە ئەقلیمیەکان و هاوکێشە نێودەوڵەتیەکان لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان زۆر زۆر بەزەقی دەرەکەوێەوە پێشتریش ئێمە ئەم ئەزمونەمان تاقی کردوێتەوە کە بڕیارێکمان داوە بە باشی دراسەمان نەکردووە کە بڕیارێکمان داوە ڕەهەندە جاجەکانی بڕیارەکەمان نەخوێندوێتەوە لە ماوەی داهاتووی نزیک و دووردا هەرێمی کوردستانی تووشی مەترسی گەورە کردوێتەوە لەبەرەوە ئێستا دۆخی هەرێمی کوردستان دۆخێکە ئەیبینن کێشەی قوڵ لە نێوان لایەنە سیاسەکانەیە خەڵکی کوردستان نیگەرانە ئەمڕۆ کە یادی سیۆک ساڵەی ڕاپەڕینە خەڵک نیگەرانی قوڵی هەیە خەڵک پرسیاری قوڵی هەیەەوە گەیشتۆ بەو ڕادەیە کە بەشێک لە خەڵکی کوردستان ڕەنگە بەداخەوە کە بە زۆر خۆشیش بێ پەشیمان لەوەی کە ڕاپەڕین بووە ئەمە لەلایەک لەلایەکی تر لە عێراق کێشەی گەورەمان هەیە ئەمە ئەبێت تەنها پۆستەکان نەخوێنینەوە ئەبێت داهاتووی هەرێمی کوردستان بۆ داهاتووی ناوچەدا بڕێنراوە کوردستانەکان بخوێنینەوە بە دڵنیایی وەگەر بەم شێوەیە و بەم پەرتەوازەیە لە بەغا سیاست بکەین هەم لە ناخۆی هەرێمی کوردستان کێشەکانمان قوڵتورە بێتەوە لە عێراقیش ڕوبەڕووی کێشەی گەورەترە بینەوە چونکە ئێمە کۆمەڵە پرسی گرنگ دێتە پەرلەمان مەسلەی میزانەی 2022 مەسلەی بڕیارەکانی دادگای اتحادیە لەسەر بەلەفی نەوت مەسلەی تعدیلی دەستورە ئەمانە کۆمەڵە پرسی گرنگن
دەبێ ئەمە تەرکیزمان لەسەر ئەم پرسانە بێەوە کەمتر تەرکیزمان لەسەر پۆستەکان بێ. زۆر باشە دواتر دێمەوە بە تایبەتی لەسەر ئەو پرسە گرنگانە قساکەم لەگەڵ جەنابەت بە تایبەتی پرسی ینی بودجە و میزانی 2022 ئاخۆ هەرێمی کوردستان تا چەند لەوەیە سوودمەند دەبێت بە پێی ئەو زانیارێنی کێوەتان بێ کاکسیرۆن ینی وەکو کاکارۆن ئاماژەی پێدا لە دوای ساڵی 2023ەوە ینی عراق محکومە بە پرەنسیپی تەوافق ینی ئەگەر تەوافق نەبووە لە 2023ەوە تاوەکۆم ساتە ئەم وڵاتە بەڕێوە ناچوو شیرازەی تێگەچوو لایەنە سیاسیەکان ینی تا ڕادەیەک ینی مافخراون هەندێک پێکاتونەتەوە لە عراقا شێواندنی پرەنسیپی تەوافق لە ئێستادا لە بەرژەوەندی عراق و عراقیەکانە یاخود نەخێر خۆی ئەگەر سەیری پێکاتنەوەی عێراق بکەین ساڵی 2023ەوە عێراق لەسەر ئەساسی وەکو زۆر جار ئەمە ئاماژەم پێداوە لەسەر بنەمای تائیفی و لەسەر بنەمای مەسەبی و لەسەر بنەمای ئەوە دروست بۆتەوە ئەو تەوافقی کە بەڕاستی ڕۆڵی هەواڵ مامجلال باڵین خوا لە خۆش مامجلال دەورێکی باڵایە بوو کە لە ئەوەی پرنسیبی تەوافق لە عێراقدا بچەسپێنێ تا ڕادەیەکی کەم توانێتی ینی دۆخی عێراق ینی ڕابگرێەوە استقراری سیاسی لە عێراقدا دروست بکات تا ڕادەیەک بەڵام ئەگەر ئێمە بەڕاستی لە عێراقدا باڵم عێراق تانەیەتە سەر پێی بە دیموکراسی و دەستور نەبێتە مەرجە و پەرلەمان دەوری خۆی نەبینێ و یاسا سەروەر نەبێت لە عێراقدا بەم شێوە پێکاتەیە عێراق ناتوانێت بێتە سەسکەی دیموکراسی خۆی ینی بەڕاستی پرۆسی سیاسی ڕوتێکی تەندروست وەربگرێت ینی تەوافق ینی وڵات دوورە خاتەوە لە پرەنسیپەکانی دیموکراسی و بەهاکانی تەوافق سازان یەکێکە لە پرنسیپەکانی دیموکراسی بۆ وڵاتێکی وا بڵین وەکو فرئتنیک و وەکو عێراق ئەوانە زۆر گرینگە تەوافق چونکە لەبەر ئەوەی ئەگە ئێمە لە حسابی زۆرینەوە کەمینە ئیش بکەین کورد مافی مافراو دەبێت ئێستا با بڵین هێزێک با بڵین پارتی با بڵین بارزانی کە چۆت ئیتیفاقی لەگەڵ سەدرا کردو و لەگەڵ هەلبوسیا کردووە لەسەر ئەساسی تەوافق نییە لەسەر ئەساسی زۆرینەیە لە ئایندا چی ئەوە دەبینەوە با بڵین ئەوان دوو ڕۆژکە ئێمە تەوافق پەکیکەون لە بارچوو سازان نەما دوو ڕۆژکە هێزە سیاسی شیعەکان و عروبە با بڵین لە عێراقدا باڵادەست بوو لەسەر ئەساسی زۆرینە مامەڵان لەگەڵ کووردا کرد ئێمە بە تەوافق نەمانتوانیەوە بەشێک لە مافە دەستوری و یاسایەکانمان بینەوە ئەگەر باڵین سازان نەمێنە لە عێراقدا ئەو سازان ینی زامنە بۆی بۆ پاراستنی مافی هەموو پێکاتەکان تەنانە مافی تورکمان مافی ئاشوریەکان مافی مەسیحەکان هەموو پێکاتەکان بەڕاستی ئیشی ئەوەیە کە ئێمە دەبێت بە پلەی یەکەم کە بمانەوێت کە وڵاتێکی دیموکرات و مافی هەموو لایەنەکان سەر ینی پارێزراو بێت و دەستەبەر بکرێت و دەبێت پەرلەمان مەرجع بێ ئەبێ دەستور مەرجع بێ نەک ناوەندی سیاسی و ناوەندی ئاینی و هەژمونی ینی سیاست و بەرژەوەندی وڵات سیاسەکانی عراق و هەرێمی کوردستان لەمە گەیشتون پێگومان تێگەیشتون بەڵام ئەوان کێشەکە ئەوەیە ئیرادی سیاسی زۆر جار ئەوم باس کرد و ئیرادی سیاسی بەدەست پێکاتە سیاسەکانی عێراقەوە نییە بەڵکو ئەوان لە دەرەوە تەحکومیان پێوە دەکەیەوە لە دەرەوە ئاراستە دەکەن عێراق با بڵێن ئەم دوو کوتلەیە با بڵێن کوتلەی هاوپەیمانی لەگەڵ کوتلەی با بڵێن چوارچەوەی هەماهەنگی هەر یەکێک وڵاتێک لە وڵاتەکان تەحکومی دەکات بمانە لەمانەوێت کوتلەی بەرزانی و هەلبوسی و سەدر لەژێر هەژمونی تورکیا و ئەو وڵاتانەدایە ئەمەی چوارچەوەی هەماهەنگی لەژێر هەژمونی ئێراندایە ینی کێشەکە ئەوەیە تەنها ملمانەکە لە نێو پێکاتەکانی عێراق باشەکە ئەم هەموو هەژمونە هەبێت لە عێراقە کاکسیروان ینی ئەم هەموو دەستی وەردانە هەبێت ئیتر ینی چاوەڕێی چی بکەین کە یاسا سەروەر بێ دیموکراسی پەیڕۆ بکرێت ینی ئازادی تاک و پێکاتە و نەتەوەکان ینی پارێزراو بێت ینی پێشبینی ئەو شتاناکەی بەڕاستی تا ئەستا لە 2023 کە عێراق نەیتوانێت و ئیستیقراری سیاسی بەخۆی بن و دیموکراسی سەر پێی بخوێت و دەستکردنی سەڵات بە شێوەیەکی تەندروست بێ و هەڵبژاردن ڕۆڵی خۆی بینەوە دەستور ببێتە مەرجع کێشەکە ئەوە بوو کە ئێمە ئیرادەمان بەدەست خۆمان نەبوو ینی عێراق بۆتە ملمانەی یەکلاکردنەوەی وەکو چۆن ئێستا لە نێوان رووسیا و ئۆکرانیادا بۆتە ملمانەی یەکلاکردنەوەی دەوڵەتە زلێزەکان ئۆکرانیان کردە با بڵێن رووسیا و بەڵێ ئۆکرانە بوو بە زەحی و سوتەمەنی عێراقیش لەم مۆزوع یەکلاکردنەوەی ملانەکان و هەژمونی دەوڵەتانی ناوچەکە و پاراستنی بەرژەوەندێک دەوڵەتەکانی تر بۆتە سوتەمەنی ئەو ملمانەیە ئەگەر ئێمە بەڕاستی ئەگەر هێزە عێراقیەکان بەتایبەتی ئەو عێراقی هێزانەی کە تەسحیان بۆی داوەکە لە دەست ستەمکاری و لە دەست دیکتاتۆریەت و لە دەست سەدام حوسێن ڕزگاریان بێت دەبێت ئەوانە پەرۆژ بن بۆ سەرپێخستنی پرۆسی دیموکراسی بۆ سەرپێخستنی با بڵێن دامەزاندنی دامەزراوەی دەستوری و یاسایی و دەستور و یاساکان و ناوەندە ئینەکان بکەنە مەرجع بۆ پاراستنی بەرژەوەندەکانی عێراق
بێگومان ناتوانێت عێراق بچێتە سەسکەی خۆی بۆیە بەداخەوە عێراق لە 2023ەوە کە تا ئێستا ئیستقراری سیاسی بەخۆ نەبینەوە و ململانەی ینی بەردەوام ملمانەی بەخۆ بینەوە و ئەمە پەیوەندی بەوە بۆ پێڵم فاکتەرە دەرێکەکان کاریا کردو سەر دۆخی سیاسی عێراق و دەبێ بەڕاستی تەنانەت کاری کردوتە سەر هەرێمی کوردستان تا ئێستا بۆی یەکێتی پارتی بە دوو ئاراستی جیاوازی ژەکەن ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەم لەحزەیە یەکێتی و پارتی و ئەحزابی کوردی و هەرێمی کوردستانیش دابەژۆ بەسەر سیاسەتی ئیقلیمی و ناوچەیدا بەهژمونونەکان کاریگەری هەبوو کاریگەری ئێشکاری ئەوان تحکومەکەن بەڕاستی ئەوان حکمڕانی ئەم ناوچەیە دەکەن ئەم هێزە سیاسانەی بە عێراق و هێزە سیاسەکانی کوردیشەوە ئەوان شەڕی وەکالەت دەکەن ینی بە وەکالەت سیروانیانەوە تا خەڵکی ئاسایی ینی کە خەڵکێکی سەر جادەیە ئەی دوێنیت ینی درێک بە مەترسیەکانەکە جەنابەت کە چاودێرێکی سیاسی منێکی ڕاگەیاندنکار ینی زۆرێک لە چین و توێژە جیاوازەکان لە هەرێمی کوردستان کە درک ئابم مەترسیە گەورەیەکەین لەسەر هەرێمەکەمانەوە زۆر جا لەسەر زاری سەرکردە سیاسەکانی شەوجۆمان لێبێت کە هەرێمەکەمان لە داهاتووە ڕوبەڕووی کۆمەڵێک ینی مەترسی گەورە ئابێتەوە ڕوبەڕووی لە ناوچوونە بێتەوە ڕوبەڕووی گۆڕینی بۆ نمونەی یاسا و دەستورە هەمیشەکانی عراق کرێتەوە کە بەرژەوەندەکانی کوردی تێدا پارێزراوە لەوە شامافی کووردە خوری ئەوە تا ئێمە دەڵین کە زوربەی داواکانمان لە بەغدا زۆری کە بەدەست نەهاتووە پێویستە بە یەکگرتووی بۆ بچینە بەغدا کە ئەم هەموو ڕاستیە لەبەر چاوی سەرکردە سیاسەکانی کووردا بێ بۆ زوو ینی ناگەنە ڕێکەوتنێک بە تایبەتی ئێمە سابینین کە لەسەر پۆستی سەرۆکۆمار ئەو مەلوولانەتوندا هەیە لە نێوانەچێتی و پارتیە دۆخەکە ئەگەێنێ بەشۆ لە هەرێمی کوردستان مەترسیەکان بەرەو شۆمانە بە بەڕاستی لە داهاتوە لە عێراقا کاکاڕۆ باسیم کرد ئێمە لە دوای ڕاپەڕینەوە بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە سەرکردایەتی سیاسی یەکێتی و پارتی ئەو حزبانەی کە با بڵێن پێگەیەکی بەهێزیانەوە لە کوردستاندا ناتوانیەوە بە عقلێتێکی مؤسساتی و دامەزراوی تا ئێستا ئێمە لە کوردستانە دەسوورمانە تا ئێستا لە کوردستانە سەروەرینە تۆ دیقەت بە لە کوردستانە ینی هەرێمی کوردستان بە چ قەیرانگەلێکی قوڵ و هەمەلایاندا گیرۆ دەبووە ینی خەڵکی کوردستان ئەم لەحزەی ئێمە تا ئەم لەحزەی ئیشی تا دەکەین لە ساڵی 90 کە کێشەی کارابوو کارەبامانە بۆ ئێستاش ئەو کێشەیە بەردەوامە کێشەی سوتەمەنیمانە کە هەرێمی کوردستان ئێستا خۆی بە حساب نەوت ڕوانەی دەرەوە دەکات نەوت ئەفرۆشێ خاوەنی بە حسابی خۆی سەربەخۆی لە فرۆشتی نەوت و سوتەمەنیە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا کێشەی سوتەمەنیمانەیە کێشەی نەوتمانەیە کێشەی غازمانەیە کێشەی کارەبا ئەو کێشە سەرەتایانە کە دەبواە بەڕاستی هەر ئەی بوو ئێستا باسی بکەین ئەوە یەکێکە لە ئەی بە هەرە گەورەکانی حکومڕانی هەرێمی کوردستان ئەمەش بەڵگەیەکی هەرە زیندووە ینی ئێمە دەبێت بەڕاستی کە قسە دەکەین لەسەر ئارگومنت قسە بکەین بە ئارگومنتەوە قسە بکەین ئەمە کێشەیەکی هەرە قوڵی حکومڕانیە لە هەرێمی کوردستان کە عقلێتی سیاسی با بڵێن عقلەتی سیاسی یەکێتیش و پارتیش و باتایبەتی با بڵێن هێزێکی وەکو پارتی کە هەرچە جملە ئەساسیەکانی حکومڕانی بەدەست ئەوە دەبووە ئێستا ئێمە بەڕاستی هەنگاوی زۆر گەورەمان نایە ئێستا دەبووە ئێمە ئەو با بڵێن تەواوی کەرکووک و ناوچە دابڕاوەکان و مادەی سەڵچل و هەموو جێبەجێ بکرا ئێمە بوونە ئێمە بیرمالەوە بکرا خاوەنی دەوڵەت بوونایە خاوەنی کیانێکی سیاسی بوونایە بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی ینی بەرژەوەندی خوازی گروپ و حیزب و بنەماڵە لە کوردستانە تەحکوم دەکا و ناتوانانی و بڕیار ینی سربەخۆیانە بڕیار لە ئایندی سیاسی خۆیان بدەن و هەموو دەستێوەرانی دەوڵەتانی ناوچەکە هەیە بەڕاستی نەمانتوانیوە ئێمە خاوەنی ینی بۆ پەرلەمانێکی زعیفمانێ خاوەنی ئێستا ئێمە دەبات دەستورمانە بووە حکوومەتێکی بەڕاستی چەند کابینە من نوێم کابینەیە کابینە لە کابینە فاشلتر و شکست خواردووترە ینی ئەمە دلیلە بۆ تا تازە سەرۆکی حکوومەت دێت ئێمە ناتوانین موچەی فەرمان بەران بین ئێمە ینی بەڕاستی ئەمە کارەساتە ئەمە عیبێکی ئێژگار گەورەیە بە جەستەی هەرێمی کوردستانەوە بە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانەوە بۆیە تا بە عقلەتێکی دەوڵەتداری هەتاوەکو بیر بە مؤسساتی بیر نەکەینەوە هەتا خاوەنی ئیرادی خۆمان نەبین هەتا خۆمان لەسەر پێی خۆمان نەوەستین و هەتا بە عقلەتێکی نیشتیمانی و نەتەوەیەوە بیر لە دۆخی سیاسی و بەرەوپێچوونی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان نەکەینەوە هەتا هەنگاو نەنێین بەرەو دیموکراسی سەر پێ نەخەین و هەتا هەڵبژاردنێکی ڕێکوپێک و پاک و بێگەر لە هەرێمی کوردستاندا نەکرێ و هەتا دەستور خاوەن نەبینە خاوەن دەستورێک نەک هەرێمی کوردستان دوای 20 ساڵی تریش لەم ئاستا لە بەغدا و عێراقی فیدرال ناگەینە دوام منزڵ دەستی خۆش کاکسیرۆندی و خزمەت جەنابەت کاگێ کاروان ئەی بۆ نمونەوەکو جەنابەت ئاماژەت پێدا ینی لەم دۆخە ئاڵۆزەدا کە دەگوزارێت ینی خۆ پرۆسی سیاسی لە دوای هەڵبژاردننی سەرۆکۆمار ناوەسێ و دانیشتنی ئەنجومەنی نوێنەران ینی ناوەسێ و دەرکردنی یاسا و بڕیارەکان هیچی ناوەسێ ئەمانە و بەشێک لەو بڕیار و یاسانی کە لە ئەنجومەنی نوێنەران لە داهاتووە دەردەچێت وەکو جەنابەت ئاماژەت پێدا لە پێشووترە ینی کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە لەوانە مەسەلەی ینی بودجە کە دیارە هەرێمی کوردستان
هەمیشە ینی ترسیەوەی هەبووە کە بودجە و ماف و شایستەدارایەکانی لە بەغداوە نەنێرێ وەروەها مادی 140 و ناوچە کێشە لە سەرەکان. پێ دوایە لە داهاتوودا ئێمەی کورد کە ئەگەر ئابەم ناتەبایی ئێستا بچینە بەغدا ئەتوانین ئێمە ئەم شەڕانە بکەین یاخود عەرەب مافان ئەدات و سونە و شیعە ئەتوانن مافی ئێمە بدەن بەو شێوازێکی ئێمە داوایەکەین. بەدڵنیای ئەوەیە مەسە لە بەردەم قۆناغێکین قۆناغی پێکێنانی سەرۆکایەتەکانی عێراقەوە ململانەی لایەنەکان بۆ ئەوەی کە هەرێکە و پشکی خۆی لەم پرۆسەیە دەستکەوێ قۆڵترە لەوە لەبەرەوەی ئەگەرم ئەمەم قۆناغە تێ ئەپەڕێنین کە فکوڵ ئەم قۆناغا دامرکێتەوە لایەن حکوومەت پێکێنراوە سەرۆکایەتەکانی عێراق تشکیل کرا بەدڵنایەوە دوای ئەمە قۆناغێکتری ژیانی سیاسی دەست پێکەوە قۆناغێکتری پرۆسی سیاسی دەست پێکات لەبەرەوە ئەم قۆناغا بەدڵنایە قۆناغێکە جیاوازترە بێ لە قۆناغەکانی داهاتوو و بە تایبەتی ئێمە پێشتریش باسم کرد ئێمە دەبێت ئاگامان لەوە بێ کە ئەمە قۆناغی دابشکردنی پۆستەکانە قۆناغی بەدەستێنانی پۆستەکانەوە ڕەنگە ئەو لایەنانەی کە ئەمڕۆ لەگەڵ فڵان لایەن هاوپەیمانن لەگەڵ فڵان لایەن دۆستن ڕەنگە لە دوایم پرۆسەیە کە قۆناغێکی تازە دەست پێکا کە میزانیە دێتە میزانەی 2022 دێتە پەرلەمان کە مەسلەی تعدیلی دەستوری دێتە پێشەوە کە هەنێ مەواقف دێتە پێشەوە ڕەنگە هاوکێشەکان و ڕیزبەندیە سیاسیەکان لە ناو پەرلەمانی عێراق و ناو لایەنە سیاسیەکانی عێراق بم شێوە ئێستا نەمێنێتەوە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە سەوا بتەوە بێت ستراتیژ بێ لای ئێمە مەسلەیەک ڕزیە بێت ستراتیژ بێ لای ئێمە هەر شتێک لە عێراقا بگۆڕێ هاوکێشە سیاسەکان چی بەسەر دێ چی بەسەر نایە لا ئێمە هەندێک شتی جێگیر هەیە ئەبێ وەکو ستراتیژ ئیشی لەسەرکەین مەسەلە نیشتیمانی نەتەوەیەکانی ئێمەیە مافە دەستوریەکانی ئێمەیە چارەنووسی ناوچە کوردستانی دابڕێنراوەکانە مەسلەی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانە چ لە بودجە چ لە مەسلەی ناو چ لە ئەو پرسانەی تر کە پەیوەندی بە هەرێمی کوردستانە لەبەرەوە ئێمە پێویستە لەسەر دوو ئاس ئیش لەسەر ئەمە بکەین ئاسی یەکەم دەبێت لە هەرێمی کوردستان کێشە سیاسیەکانمان چارەسەر بکەین و کێشەکانی ناو حکومڕانی لە هەرێمی کوردستانیش چارەسەر بکەین بۆ ئەوەی بیانوویەک نەدەین بەدەست لایەنەکانی تر لە عێراق لە قۆناغەکانی داهاتووە دژایەتیمان بکەن و پەنا بەنەبەر دادگا پەنا بەنەبەر دەستور بۆ ئەوەی تەعنمان بکەن و لەبەرەوە قۆناغێکی تریەوەی ئێمە بێت لە بەغا ڕیزەکانمان یەکخەین و بێت لە بەغا وەرەقەیەکی هاوبەشی ئیشکردنمان هەبێ هەموو لایەنێکی سیاسی حەقی خۆیەتی ئومێدێک هەیە بۆ ئەوە ئەجندای سیاسی هەبێ ڕێخستنەوە ئەبێ هەندێ پرەنسیب هەنێ بەرژەوەندی باڵای خەڵکێ لە بەرچاوی بگرین تا ئەم ساتە هیچ ئومێدێک نییە بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر بێ و بۆ ئەوەی کە کورد لە بەغایەک ڕیز بێەوە بۆ ئەوەی کە بتوانین وەکو یەک تیم و بە یەک ئاراستەوە بە یەک ئەجندای سیاسی لە بەغا ئیشکەین لە ڕاستیە تا ئێستا ئەو ئاسۆیە من بەش بە حاڵی خۆم نایبینم چکە بە پێی ئاماژەکان بێ و بە پێی زانیاریەکان پارتی دیموکراتی کوردستان جارێکی دیکە کاندیدی خۆی پێشکەش کردوتەوە بۆ پۆستی سەرە کۆمار لەبەرەوە سبەینێ دەرگای خۆپەڵاوتن دیسانەوە کرێتەوە سبەینێ دەست پێەکە لە کاتی کردنەوەی دەوام بۆ ماوەی 30 ڕۆژ دەرگای خۆپەڵاوتن کراوە بێ چونکە هێشتا دەرگا نەکراوەتەوە معلوم نییە کە چ لایەنێکی سیاسی کاندیدی تر پێشکەشەکە یاخودکانی هەر زانیاری بوو ینی شکاڵێ زانیاریەکان وایە پرۆسەکەەوە پارتی بەنیازە بەیانیانی کاندیدی خۆی جارێککە کە ڕێبەر ئەحمەدە تەسلیم کاتەوە تەبعاً بەپێی دەستور و پێی یاسای هەڵبژاردننی سەرەوە کۆمان کە بە پێی بڕیارەی ئەمڕۆی کە لە پەرلەمان پەسەند کرا سبەینێ بۆ ماوەی 30 ڕۆژ دەرگای خۆپەڵاوتن دەکرێتەوە پێویستە ئەو کاندیدانەی کە بەنیازن بمێنەوە دیسانەوە خۆیان کاندید بکەنەوە لە جاری یەکەمە و لە جاری دووەمیشە کە خۆیان تەقدیم کردووە بێنێ دیسانەوە لە سبەینێش بۆ جارێکی تر خۆیان تەقدیم بکەنەوە و پرۆسەکە بەو شێوەی کە دەستور و بەو شێوەی کە یاسای هەڵبژاردننی سەر و کۆمار دیاری کردووە بێ بەو شێوەیە بەڕێوە بچێ باش نێو ماڵیشی ئەتخوا بە تۆزێ لەسەر ئەوە قسە بکەین کاکاروانیانی ئێوە بە پێوەی کە لە بەغدان ینی بە تایبەتی چوارچێوەی هەمانجی و سەدرەکان
هیچ نزیکبوونەوەیەکێ لە نێوانیانە ئەندامانی فراکسیۆنەکانیان ینی بیرروبۆچوونیان چۆنە لەسەر نزیکبوونەوەی نێو ماڵی شیعی کارکراوە بۆ هەتا ئەم ساتە سەرباری ئەوەی کە زۆر کۆبوونەوە کراوە لە نێوان ئیتاری تەنسیقی و لە نێوان ڕەوتی سەدر و وەساتەی ئەقلیمی هەیە وەساتەی ترەیە بەڵام تا ئەم لە حزەیە هیچ نزیکبوونەوەیەک نییەوە لای ئەوانیش وەکو نێوماڵی کوردی چۆن هیچ ومێدێکی چارەسەرێت تا ئەم ساتە لای ئەوانش هیچ ومێدێکی ئەوە نییە کە بگەن بە ڕێکەوتن لەسەر مەسلەی پێکێنانی کابینەی داهاتووی حکوومەتی عێراق. بەڵێ دەستخۆش کاکسیران ینی میشا زانین یعنی ئەمە خۆی یاسایە ینی ماف ینی نادرێ ئیلاسێنرێت ڕاستە ئێمە وەکو کورد وەکو پێکاتی کورد لە عێراق لە دوای ساڵی 2023ەوە بەشدار بووین لە نووسینەوەی دەستوری هەمیشەی عێراق و بەشێک لە مافە سەرەتایەکانی کورد لەو دەستوریە چەسپیوە بەڵام یانەوەی کە چەسپیەوە نووسراوەتەوە تا ئێستا لەسەر ئەرزی واقع جێبەجێ نەکراوە هەمیشە کورد یعنی لە دڵە ڕاوچیایە و مەترسی ئەوەی هەیە کە مافانە زەوت بکرێن یعنی ئێمە توانین بڵین عێراقی داهاتوو چکە باز زەوا کرێت ینی پێویستە وەکو وتمان پرەنسیپی تەوافق وەلا بخرێت ینی زۆرینەیەک حکوم بکە ئەگە زۆرینەیەک حکوم بکە لەم عێراقەدا و ئاراستە سیاسیەکان بەدەستم زۆرینەوەیە بێ پێ دوایە عێراق بەرەو چووەگا و مافی پێکاتە و سەررجەمنەتەوە جیاوازەکان بەچووەگا وەکو باسم کە سەرەتا عێراق لەبەر دەم عێراق و ناوچەکە و جیهان لەبەر دەم کۆمەڵک گۆڕانکاری و پێشاتی سیاسی گەورە گەورەدایە بێگومان وەرگرتنەوەی مافیش بێگومان بەخۆ ئامادەکردن دەوێت خۆ ئامادەکردن بە عقلەتێکی استراتیژی دەبێت خۆ ناتوانین تۆ بڵین تاگلانە بچی بۆ بەغا بڵێ کاکە مادەی سەڵچلم بۆ جێبەجێکە و مافەدارایەکان و شایستەدارەکانم بۆ دەستەبەرکەیت بەڕاستی ئەوە پێویستی بە ئەجندایەکی استراتیژی ورد و پلانێکی وردەیە کە بەداخەوە لە کوردستاندا با بڵین هەرێمی کوردستان لەو ڕۆوە زۆر ینی کەمتەرخەم و لاوازە و هیچ خاوەنی هیچ ئەندایەکی استراتیژی نەتەوەینە و بەڵگەشتمان بۆ ئەوەیە کە بۆ منە ئێستا ملمانێکی قورس لە نێوان یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەر و کۆمار هەیە کە دەبواە بەڕاستی هەموو لاەنە سیاسەکان ڕای گشتی با بڵین ینی کۆدەنگی نیشتیمانی لەسەر دیاریکردنی پۆستی سەرۆچکە کۆمارەچکە پۆستی سەر و کۆمار و بازمان کرد پۆستی تەنها ئیلانێکی سیاسی نییە یەکێتینە ئیپارتی نیە ئی هەموو کووردە نەک لەسەر ئەساسی ئەوەی کە ئەم لاەنە سیاسە زۆرینەی کورسەکانیە ناو ئەو لاەنەکەمیە ناوە پۆستی سەر و کۆمار و باسم پۆستێکی هەموو کوردات دەبێت نوێنەرایەتی هەموو کورد بکە وە بە عقلەتێکی با بڵێمەوە پێم وتی بە ئەجندایەکی گەورەی نیشتیمانی استراتیژی دەتوانین ئێمە مافەکانمان دەستە بکەین بۆ نەماتوانێت تا ئەستا مادەی سەوچی جێبەجێ بکرێت بۆ نەتوانیەوە تا ئەستا مەسەلەن شاستە دایرەکانمان جێگر بکرێت و بە تاوی لە دەست تا جێین بکرێت بۆ هەرێمی کوردستان تووشی ئەو هەموو قەیرانە بۆتەوە ئەوە بەرئەنجامی ئەوەیە و دەرئەنجامی ئەوەیە کە هەرێمی کوردستان بەڕاستی بە مەزاجی شخص بە مەجاجی ئەم سەرکردەی سیاسی ئەو حزبی سیاسی ینی بە سیاسەتی ڕۆژ کار دەکات وڵای کاکسێ ببورێت قسەکانیشە پێ بڕۆن هەر لەسەر مەسلەی ینی دەستور و مافی کورد ئەمە لە دەستورە ئەمانە هەیە بەڵام کۆمەڵێ یاسا و کۆمەڵێ مافی شەیە کە ینی ئەمانە کورد ئەتوانێت پێی پێبەرێ بۆ نمونە ئێستا بڕیارانی دادگای باڵای فدرالی کە لە مەخیرەیە دەرەچێت باشە بۆ لە ڕابردویانی کورد نەیتوانی وەکو پێکاتەکانی دیکە یا لایەنەکانی دیکە پەیبەرێ بەم دادگایەوە هەندێک ماف و ینی ئەو ئیسیحاقانەی کە هەیە لە دەستورە کە جێبەجێ نەکراوە و بەغدا نەیداوە ینی خۆی توانین لەم ڕێگەیە داوایکە بۆچی ئێمە دەرکمان بەم ڕاستیەش نەکردووە وەکو پاسم کرد ئەمان لە کوردستاندا بەرژەوەندی باڵای میلەت تحکوم ناکە بەرژەوەندی باڵای نیشتیمان و هەرێمی کوردستان تحکوم ناکە بەڵکو بەرژەوەندی گروپ و لەناو گروپیشا خێزانی سیاسی کە بەداخەوە ئەمە زەربەی کوشندەی ینی کاریگەری کوشندەی لەسەر قوارەی سیاسی لەسەر مافەکانی کورداوە ئێمە بەڕاستی کورد تا ئەم لەحزە ئێمە ئەنجومەنی فدرالیمان پێویستە تاسە لە عێراقدا ئەنجومەنی فدرالیمان نییە دانەمەزراوە کە دەوایە بەڕاستی کوردێکێک لەو ئیشانە پێی لەسەر ئەودا دەبووە ئەنجومەنی فدرالی بۆ بۆی بتوانێت لەناو ئەنجومەنی فدرالیەکە نوێنەرمان هەبێ ئێمە دیفاع لە مافەکانی کورد دیفاع لە مادە دەستوریەکان بکە و کورد دوو نوێنەرێکی هەیە لە دادگای بڵین باڵای فدرالی بەڵام وەکو باسم کرد لەسەر ئەساسی ئەوە تەوافق نییە لەسەر ئەساسی
با بڵێن لەسەر ئەساسی دەستور نییە لەسەر ئەساسی گەڕانەوە نیە بۆ دەستور و گەڕانەوە نیە بۆ مافە دەستورەکان باشە کورد کە مادەی 140 جێبەجێ نەکراوە بۆ نەچوو لە دادگای فێدرالیش کار بکە کە مۆزوعی شایستە دایرەکەمان تا ئەستا بۆ دابین نەکراوە و هەموو مانگێک بیانومان پێدەگرن و ینی حکوومەتی عراقی بیان و دەگەی و حکوومەتی هەرێمیش ئیلتیزام ناکە بە ڕێکەوتنەکانەوە دەرەنجامی ئەوەیە کە ئێمە بەڕاستی وەکو باسم کرد دەستور و یاسامان نەکردوتە پێوە بۆ ماوەڵەکردن لەسەر مافەکانی خۆمان دووەمیش ئێستا جێ دەکەیت ئێمە بەڕاستی نەوت لەسەر $100ەوەیە موچە نادرێ نەوت هەر $20 موچە نادرا یعنی نازانی چۆن مامەڵە لەگەڵ دۆخی هەرێمی کوردستاندا بکەین نازانی چۆن ئەم دۆخی هەرێمی کوردستان کاریگەری هەیە لەسەر بەهێزی کورد لە بەغدا حساب بۆکردنمان لە بەغدا هەرێمی کوردستان لە پێگەیەکی لاوازەوە ینی مامەڵە لەگەڵ ڕوودا و ململانەکانداکە خامێک و دو سەرنج ئەمەوەگرم لە بەڕێز کاکسیرۆن هەرێمی کوردستان لە ڕوانگەی لە پێگەیەکی لاوازەوە لەبەر ئێمە بەڕاستی ئێمە ناو ماڵی کورد پەرتەوازەیە خاوەنی بەرنمەیەکی یەگوتونی و کۆدەنگێکی نیشتیمانیمان لەسەر مافە دەستورەکانمانێ ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان لە پێگەیەکی لاوازەوە ڕوبەڕووی ئەو کێشە و مەشاکیل و ئەو خێرانانە بێتەوە کە لە عێراقدان بۆیە دەتوانین بڵێین هەرێمی کوردستان ناتوانێت ئەگەر بەم عقلێتە ئەگەر بەم شێوازە ئەگەر بەم میتۆدە بەم میکانیزمە ئێستا بتوانێت داوای مافەکانی خۆی بکە بە پێچەوان بەرۆنیایەوە یعنی ئێمە ڕۆژ بە ڕۆژ پاشەکشێ دەکەین و ساڵ بە ساڵ پاشەکشێ دەکەین و زۆر ینی مەترسی لەسەر قوارەکەمان دروست دەبێت و ئایندەیەکی زۆر ناڕۆشن چاوەڕێی هەرێمی کوردستان و ناوچەکەشمان دەکات بۆیە دەبێت بەڕاستی سەرکردایەتی کورد ئەگە خۆیان بە نوێنەری کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی هەڵوێستەی جدی بکەن و بە پەرۆشەوە بڕوانە ئایندی سیاسی هەرێمی کوردستان و بەدیقەتتر ئاگان لە ڕوودا و پێشاتە سیاسەکانی جیهان و ناوچەکە و هەرێمایەتیش بێ دەستخۆشکاسیم کاک کاروان جەنابی شەدووەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوا سەرنج و پەیامی خۆت بگەێنی لەسەر ئایندی سیاسی لە عێراقدا بەڵێ لە ڕاستی وڵاتێکی وەکو عێراق و ئەو وڵاتانەی کە لە قۆناغی دیکتاتۆری و لە ئەگوازنەوە بۆ قۆناغی فرەیی و بۆ قۆناغی دیموکراسی و وڵاتانەی کە فرەپێکاتەن فرەنەتەوەن فرائین و ئاینزان کێشەکانیان بۆم جۆرە ئاڵۆزەوە بۆ عێراقیش یەکەم جار نییە ئەوە بگا بە بنبەستی سیاسی هەموو خولێکی هەڵبژاردن کە دەست پێکا مەسلەی هەڵبژاردننی سەرۆکایەتیەکان و مەسلەی پێکێنانی حکومەت ئەمانە عێراق خاتە بەردەم کێشەی قوڵەوە لەبەرەوە بێ ڕابین لەگەڵ ئەم جۆرە قەیرانانە بەڵام وی کە بۆ ئێمە گرنگە وەکو کورد دەبێ خۆمانی بۆ حازرکەن دەبێ ڕیزبین یەک ڕیزبین لانی کەم ئەگەر دەستکەوتی تازەش نەچینەوە هەرێمی کوردستان لە مەترسیەکانە پارێزین چونکە ئێمە ڕووداوەکانی ڕابردوو و ڕابردوو نزیکیش سەلماندیان کە هەرێمی کوردستان کە مەترسی لەسەر دروستە بێ و کە مافەکانی خەڵکی کوردستان ئەکەونە بەردەم مەترسی گەورە هۆکارەکەی مەسلەی یەک ڕێزیە لە بەغا بە دەرەجەی یەکەم و بە دەرەجەی دووەم مەسلەی قوڵبوونەوەی کێشە سیاسەکانە لە هەرێمی کوردستان و کێشەکانی حکومڕانیە و گوێنەگرتنە لە خەڵک و ئەو فاسیلە زۆرەیە کە لە بین خەڵک و دەسەڵات لە هەرێمی کوردستانە دروست بووە چونکە ئێمە دەبێ و بزانین ڕاپەڕین لە 1991 پایە گرنگەکەی ڕاستە هەلوبەرجی ئیقلیمی و نێودەوڵەتی هاتە ئاراوەوە بەرەی کوردستانی بەرنامەی هەبوو هێزی پێشمەرگە بەڵام کۆڵەکەی سەرکەوتنی ڕاپەڕین خەڵکی کوردستان بوو لەبەرەوە خەڵک سەرمایەکی گەورەیەوە مەرجێکی گەورەی سەرکەوتنی ئێمە خەڵکی کوردستانە دەبێ وردە ئەو فاسیلەی لە بین خەڵک و دەسەڵاتە لە بینی خەڵک و حزبەکان هەیە کەم بکرێتەوە و لەسەر ئەو دوو ئاستا ئاسی هەرێمی کوردستان کێشەکانمان چارەسەرکەین و وردە چاکسازی بکەین و لە بەغاش هەموو ناکۆکیان بخەینە لاوە وەکو یەک تیمی کوردستانی لە بەغا بۆ بەدیهێنانی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان خەبات بکەین. سواز بۆ برانی بەڕێزم کە کاروانیەوە سەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی کە لە بەغداوە لەگەڵمان سوپاس دەکەم هەراو سوپاس بۆ کاکسیرۆن حەمڕەشید چاودێری سیاسی کە لە سەدۆ لەگەڵمان سوپاس بۆ بەڕێزیش. بەڵێ بینەرانی بەڕێز زەڵقێم شەوی پانۆراما پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.